بینەرانی هێژا لە هەرچێ دنیا سلااوتان لەبێت و ئەم کاتتان باش هێمن مامەندم بە یارمەتی هاوکارانم بەنامەیەکی دیکەی سەرنجستان پێشکەش دەکەین. دوجار ئەحمەد شەڕع بەنا شەرعی و بەنا یاسایی حکومەتێکی ڕاگوزەری پێکێنا، حکومەتێک بەبێ کورد بەبێ ڕۆڵی ژن. هاوکات دوای دەست بەکاربوونی وەک سەرۆکێکی ڕاگوزەر جم و جۆڵەکانی خۆی دەست پێ کرد لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی وڵاتی عەرەبستانی سعودی کرد بە پێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان لەم سەردانەیدا شەڕع هیچی دەست نەکەوتووە، بەڵام هەر ئەمڕۆژ سێشەممە شەڕع سەردانی تورکیا دەکات. دەپرسین ئامانجی شەڕع بۆ تورکیا چییە و دوای گەڕانەوەی لە تورکیا چارەنووسی کورد چی دەبێت لە سووریای تازەدا. شەڕع دەڵێت دەبێت هەسەدا چەک دابنێ و کوردیش باز لە لامەرکەزیەت دەکات. هاوکات لەم بەرنامەیەدا باز لە پلانجێڕیەکانی هاکان فیدان بە هاوکاری پەدەکە و وڵاتانی ئیقلیمی دەکەین. دەپرسین هاکان فیدان بۆچی زوو سەردانی عێراق دەکات؟ ئایا دەتوانێت عێراق بخاتە ناو گەمەکەوە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکەم بۆ ئێوە وەردەگرینەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی کەریمی، نووسەر و سیاسەتمەدار. مامۆستا بەخێر بێ، سپاس بۆ کاتێک کە بە ئێمەت بەخشی، بە هیوای تەندروستێکی باش. سپاس و ئێوە سڵاو لە بینەرانت، سڵاوێکی گەرم لە هەموو ستافەکەت و مەمنونم بۆ ئەو بانگشت. هەر بژیت سپاس دەکەین کە باری تەندروستیشت باش نەبوو، بەڵام میوانداریەکەت قبول کردین، هەرچەندە تۆ میوانی ماڵی خۆتە. دوجار ئەحمەد شەڕع بەنا شەرعی خۆی کرد بە سەرۆکێکی ڕاگوزەر بەبێ ئاگاداری کورد، بەبێ ئەوەی کە کورد لە مەراسیمەدا بێت. چۆن دەڕوانی تا ئەم حکومەتەی ڕاگوزەرەی ئەحمەد شەڕع؟ کاکێ من زۆر سپاس، بەڵام ئەمن دەمهێ بەگشتی چەندی ڕێک لەسەر ئەو جورە حکوومەتانە بدەم کە بەداخەوە ئەمڕۆ لە دنیای پێشکەوتوودا، لەو دنیایی کە 4-5 قەڕن لەوەی پێش ڕێنسانس کراو و دین مەسهەب ئاین لە حکوومەت جیابەوە و ئەو ڕۆکانە دەبین هەمووی ئەم وڵاتانە ئەگە دانە بە دانە بیان ژمێرین، ئەگە چاو لە کۆمەڵێک زوڵم و زۆری بپۆشین، بەڵام بە عام چاو لە ئاسوودەی و ئاسایشی میلەتەکەیان بکەین، دەبینین کە هەمویان لە سەطحێکی دیکەدان، لە پێشکەوتوویدان، لە سەنعات، لە مرۆڤایەتی، لە ئینسانیەت، لە ژن، لە منداڵ و لە هەموو ئەو ئیمکانات و خزمەتگوزاری کە توانیویانە بەبێ دزی و بەبێ گەندەڵی بۆ میلەتەکانی بەراورد بکەن. هەموو وڵاتانی ئوروپایە دەڵێم، وڵاتانی سکاندیناوی دەڵێم، ئوسترالیا دەڵێم، ئاسیای شەرق دەڵێم، تا ڕادەیەکی زۆر. بەڵام بەداخەوە ئەو وڵاتانەی کە مەسهەب و دین هەستاش کە ئێستایە شەرعی پێدەکرێ و پێیان وایە کە دەبێ هەموو شتێک لە چوارچێوەی ئاینی دا بڵین ئیسلام بێ، بەڵبەتەر ئیسلامە وا دەکات لەو چەند ساڵیدا، لەو 50 ساڵیدا. بۆیە ئەمن پێم وابێ کە هەر وەکو چارەنووسی ئەو حکوومەتانەی کە دین و مەسهەب و مەلا بۆتە بەشێک لە دەسەڵات و بۆتە بەشێک لە ڕێگا شوێنکردنەوەی ڕێگا بۆ کۆمەڵانی خەڵک، هیچی سەرکەوتوو دەبێت. نمونەی گەورە ئەوە ئێران لە پەنادەستمان، ئەوە سعودیە لەولاتر دەبینی کە ئەو هەموو پارە و پول و سەروەت و سامانیان هەیە، بەڵام ئێستاش دەبینی هیچ شتێک لەباری سەرعەت و ئینسانیەت و مرۆڤایەتی و مەسەلەی ژن نازانم. ئەوە ئێران ئەبە وەڵای بەسەرات ئەو ئێرانەی کە حەزارەتێکی گەورەی لە پێش بوو، حەزارەتی سەعدی و حافظ و خەیام و چێ و چێ لە دواوە بوو، لە پشتری بوو. ئەوە تا دەبین لە ساڵی 79 چی بەسەر هاتووە. ئێستا وای لێ هاتۆ خودی ئەو مەلایەنە هاوارێ دەکەن، ئەی هاوار بەستە. یعنی ئەو حکوومەتانەی کە نەیانتوانیوە بە درێژایی مێژووی ئەم 200 ساڵە خۆیان لە جیرۆدەیی خوڕافات و دواکەوتویی و
ئاین و ئیسلام و مەسەب دوورکەنەوە هەر دەبینی ماونەوە لە جگای خۆیان و هەر بەرەو دواتر و دواتر و دواتر و لە ئانیهایەتدا لەو چەند ساڵی ئاخرێدا ئێمە داعیشدا دیتمان ئەم ڕیشانە چیان کرد لە میلەتەی چۆنیان کچی خەڵکی فڕان چۆنیان کرد لە بازاڕەکانی مووسڵ و ئەولا و فرۆش دەستیان کرد بە فرۆش یعنی فرۆشتنی مرۆڤیان هێناوە بکایەوە فرۆشتنی مرۆڤ ئەمانە بۆیە ئەوەی مەسەلەی جەولانیش ئەمن پێم وابێ ناتوانێت سەرکەوتوو بێت ڕەنگە زۆر جاران دیکتاتۆرەکان دەسەڵاتدارەکان بە هێزی شەمشێر بە هێزی تفەنگ بە هێزی نازەمچی چەند ساڵە حکوومەتیان کردەوە تاخۆ من ئینکاریەوەی ناکەمەوە 45 ساڵە ئیسلامی ئێرانی حکوومەت دەکا بە هەرچێکی بە شێوەی کەڵک و کوڵک و پارە و پول و بە سیج و چی حکوومەت دەکا ڕەنگە ئەوەژ ئاوە بێت بەڵام من ئارەزومە کە هیچ حکوومەتێکی دینی لە ناوچەی ئێمە بۆی کەمەش بگەینە ئاستی کۆمەڵانی خەڵکی دنیاە ئەگەر ئاوا نەکەین ئێمە هەر ئەوە تا دەبینێت تۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر ڕۆژ بەڕۆژ بەرەو دواتر دەڕۆین باشە مامۆستا بۆ پێ دوایە ینی ئەحمەد شەڕع سەرکەوتوو نابێت ئەمە هۆشیاری گەلی سووریایە کە ئەم سیستەمە با بڵێن کە بە ناوی ئاینەوە دەکرێت ئەم سیستەمە دینیە تۆندڕەوە قبول ناکات یاخۆت بارودۆخەکە ئەمە هەڵ ناگرێت دەزانی چۆنێک کاکی من شتێک دروست بۆ لە ناوچەی ئێمە ئەوی گێلاندنی خەڵکە بەڕاستی کۆمەڵانی ئەمن کۆمەلگای سووریم 30 ساڵەوە پێش دیوە بەڵام ئەو دەمی ئەمن پێم وابوو سووریا چونکە مەسیحی زۆر تێدا بوو دینەکانی دیکەی تێدا بوو دروزی تێدا بوو چی تێدا بوو جوولەکەی تێدا بوو پێم وابوو کە لە ناوچەکەی دیکەمان بە مقارنە لەگەڵ ئەو وڵاتانەی دیکە قەتەرە و عێراق و چی پێشکەوتوتر بوو و بەڕاستی دەڵم ئێستا تو چاو لێ بکە ئەوڕۆ گەورەترین مەزاهرە لە ئەڵمانیا کراوە دەڵێ نابێ پەنابەر بڕاتەوە بۆ چونکە ئەو هجوومەی کە بە تایبەت سووریا کردی بۆ کۆچ لە چەند ساڵی ڕاوەردووە بە تایبەت لە سەردەمی کۆڕۆنا بەوداوە و لە شەڕەکەی سووریا ماڵوێرانی خەڵکی وە لە شەڕی داعشش کە ئەبوو محەممەد جۆلانی ئەحمەد شەڕعی ئێستا ڕۆلی هەبوو وانێ ئەوانە کە ڕۆیشتن بە ئوروپا حیقەتەوەیە کە خانم مێرکێل کە بەڕاستی پاڵەوانێکی ژنە بەڕێی من دەواازەکانی کردەوە ئێستا ئەوانە زیان گرتەوە پەنابرانە ینی باری تەندروستی باری کۆمنیکیشن باری هاتوچۆ پاس و قیتار وانە ینی ئەگە ئەوانە بڕۆن هەم تەندروستی لی دەخەومێ بواری تەندروستی هەم بواری هاتوچۆ و کۆمنیکیشن لی دەقەوبێ بۆیە ئەوان ئێستا بەوەی ڕازی نین کەواتە هۆشیاری گەلی سووریا ئەم سیستەمەی قبول نییە و ئەفغانستانیشی تر لە سووریا دووبارە نابێتەوە ئەمن ئەوەی کە دیومە ئەمە لەگەڵ کۆمەڵک پەنابەر لە بریتانیا لە سوید لە مەسلەی داعش و لە مەسلەی شەڕی سووریا و بەهاری عەرەبیدا کە هاتن بۆ وڵاتانە لە نزیکەوە ئاشنا بووم و قسەم لەگەڵ کردن و بە تایبەت لەگەڵ کوردەکان کاکە خوێندەواری زۆر سەیریان لەگەڵا یعنی ئەتۆ هەر سووریە کە لێت دەپرسی کە بە پەنابەر هاتبوو مەسەڵەن بۆ سوید بۆ بریتانیا کاکە شادەی یا دکتۆرای دەباغڕیدا بوو یا دکتور بوو یا نازانم ددانساز بوو ینی دکتوری ددابوو یعنی ئەمانە ینی تەفاوتێکی یەکجار زۆریان لەگەڵ ئەو پەنابەرانەی کە تەرانە لە سەردەمی ئێمە لە ئێرانەوە لە ساڵانی 60 و 50 ئەوانەش کە ڕوویان دە ئوروپایە کرد زۆریان تەفاوت ما بێ نوعێک ڕۆشنبیری بە عام لە سووریا هەبوو و ئێستاشەیە مامۆستا لە مەراسیمی دەست بەکاربوونەکەی و پێکەنانی حکومەتە ڕاگوزەرەکەی کورد بەشدار نەبوو پێ دوان نییە ئۆتۆماتیکیان شەڕع پێی گوتین کە کوردەکان جیاوونەتەوە و کورد خاوەنکیان و خۆدروی نەکردووە کاکێ من خۆدروی نەکردووە نەتەنیا لەبەر خاوەنکیانی حقیقەتێکە شەرع ئەوەی دەزانیە ئەگەر نەیزانی ئەحمەقە ئەوەی دەزانێت کە 11 ساڵە خۆستری دموکراتیک و هەستەدەوانە هێزن و ئەمری واقعن ئەمرێکی واقعن و ئەو ئەمری واقعە وەک ئێمەی دموکرات و کۆمەڵی ساڵانی هەشتا و ئەوانە نییە کە زۆر زوو بپوچینەوە ئەوانە ناپوچێنەوە حقیقەتێکە یعنی هەر کوردێک هەر ئەجنەبێک هەر جیرانێک ئەو ڕاستێ نەزانێکە ئەوانە پایە بە پایەدایان ناوە
ئێمە وەکو میزەڵانێک هەڵچوین لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانە ئێمەش هاتینە کایەوە هێزی دموکرات و کۆمەڵەش هات و ئەوانە بەڵام حقیقەتێک هەیە کە ئەوەی سووریا ئەو خۆسەرێ بناغی هەیە و ئەو بناغەیە دانراوە کەواتە خش بە خش دانراوە ئاسان لە ناو ناچێت ئاسان لە ناو ناچێت ئەمن هەمیشە دایم لە زۆر دەلاتا لە ناو بەرنامەکەی تۆشدا چەندە کتومە هاوارم کردووە کتومە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لە غەیبەوە لێم پرسێ جوانترین ئەزمموی کوردی لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردوودا چیە ئەمن یەکسەر ڕم خۆسەری ڕۆژاوای کوردستان ڕۆژاوای کوردستان دەنا ئەگە لێشم پرسن ناحشیرینترین ئەزمموی کوردی چیەکە ئەو هەموو پارە و پول و ئیمکاناتەشیان هەم هاوپەیمانان هەم عێراق هەم بۆ خۆیان کوڕە ئەوانە لە زمانی زووی پێشمەرگایەتیەوە پارە دێ لە لیبیەوە پارە دێ لە هەموو وڵاتانی سعودیەوە لە شووە لە مخابراتی دنیاوە مخابراتی دنیاوە بەڵام ئەو تا دەبینێت دزی هەیەەوە تاوەتەماوە ئەوە لێرێنەوە لە سلێمانی جەنابیش دوێنێ لەوێ بووی ئێمە ئەمەوە حەود ڕۆژە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی تێکۆشەر و خەڵکی فیداکار بەو سەرمایی لە بناری گۆژە خێمەیان هەڵداوە و ئیزرابیان کردە و داوای مەعاشی دەکەن مەعاش کە بچووکترین ماف دەی کاکە ئەوانە دزن معلومە ئەوانە دزن کاکە باشوور جوانترین پیسترین قێزەوەترین تەجروبەی دزێتی و تاڵانی بە من نیشانداوە کاکە من تا ئێستاژ نەمبیستوە لە ڕۆژاوای کوردستان چواردا ئەوە زاریاوان بڕۆحم بە کەس ناکەن سەرکردایەتی خراپێت دەست بێت کاکە خۆ لەبرای عەبدوڵڵا وەجدانی گەورەتر نییە هەوا بوو یان نا ئەی کاکە فەڕی کلچیان داناوکتیان بڕۆخوا حەفیز بێت ئاخرەکەش لە غوربەتدا بۆ خۆی مرد بەڵام ئەوانە لای ماڵی بارزانی مرد بەڵێ غوربەتە بۆ کورد ماڵی بارزانی بەڵام ئەمە حقیقەتێکە کە ئەوانە ناتوانن بەرەو گەندەڵی بچن بۆیە ئەحمەد شەر ئەوەی دەزانێ ئەوەی کە کورد خۆی جیا کردەوە دەستی خۆش بێت کەواتە تەنیا لەباری جۆغرافیایەوە لەباری ژیۆپۆلیتیکەوە ئەوان لەباری مەبدەئیشەوە جیاوازن کورد ناتوانێت ئیسلامی سیاسی بێت ئەوەی کە چەند جارێک مەسەلەن هەبووە لە سپای ئیسلام و نازانم پێشمەرگەی موسڵمانوانە لە زمانی ئێمە لە سنەوانە هەمووی وەک بڵقی ئاوێ بوو هەڵتۆقی کەواتە بانگێژنەکردنی کورد بۆ مەراسیمی حکومەتە ڕاگوزەرەکەی ئەحمەد شەڕە لە گەورەیی و شکۆی کووردە و دەرخەری ئەو ڕاستیە کە ڕۆژئاوای کوردستان ناسێتە ژێرباری حکومەتێکی ڕاگوزەری ئەحمەد شەڕە ئەمن ئەوە داڕاستی دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی کوردی ڕۆژاوە کاکە ناکرێ ژن و ئیسلامیان نەکتۆ کاکە نەکتۆ بە ئاشکرا پێ تا بڵم بە ئاشکرا پێ تاڵە ئەمە تەجربەی 1500 ساڵ بێنە بە قوڕەقی لە دەینەوە لە تەبەریەوە دەڵێ لە شێوە دەڵێ کاکە ئیسلام ناتوانێت لەگەڵ ژن بێت ئیسلام کام ئیسلام زۆر ڕادیکاڵە زۆر کوڕی چاکە زۆر مەلای چاکە بێنە ئیمکانی نییە کەواتە مامۆستا دەی ڕۆژاوایە ژن باشە من لەسەر ئەم پرسی ژنە دەوەستم 127 هێزەکانی هەسەدا وەک لە سەرزاری مەزلوم عەبدی گوتی کە لە کۆی ئەم 110,000 گەریلایە یاخود شەڕڤانە یەپەژەی چوارچێوەی هەسەدا لەم 110,000 127 ژنە کەواتە ئەم ڕێژە زۆرەی ژن لە سوپای هەسەدا چی دەبێت لە ئایندەی حکومەتی سووریای نوێ و لە ئایندەی هێزی سەربازی سووریا من وەک مانگێکدایان بینم کە لە ئاسمانی کوردیدا دەدرەوشێنەوە ئەو 27% و من دڵنیام ئەو 27 یا دەبێت سەریان ببڕین یا قبوڵی ناکە حکوومەتێکی ئیسلامی حکوومەتی ئیسلامی تاڵەبان لە سووریا بەڕێی من خەونە ئەگەر خەونیش نەبێ بۆ 4 ڕۆژانیش بێت هەر سەر بە شکستە بە تایبەت ناتوانێت لە ڕۆژاوە ئەو کچانە ئەو ڕەشەڕەوانانە تازە کاکە فێری ئازادی بوون یعنی شنەی ئازادیان هەڵمشت لە شاخەکان لە بەرامبەر داعیش ناتوانن ئەوان ناتوانن یەخسیر بکەیت هەر وەک چۆن شۆڕشی ژینا کە سەری هەڵدا لە تاران و لە شارەکان و لە شیراز ئەوە تا ئەو ڕۆکانە
کردە ویددیوەکەم دیوە تۆ تازە ناتوانانی کچەکانی تارانێت 14 ساڵ و 15 ساڵ و 8 ساڵ دە قەفەس بنێەوە بیان خێژەر ئەو قەفەسە پیستەی حیجابی ئیسلامیەوە ناتوانانی کەکاکە تۆ ناتوانانی یا دێ بیان کوژی یا دێ بچیت دە دەریایان داویستیانت پێ ناکرێ نا ئەو هەموو کچە دە دەریایە داویشتێن باشە قۆوان دەڕاستە لە دەریای سپینی زیکن بەڵام ئەتۆ دەتوانانی 27,000 شەڕەبانی کاکە چاوی شەیتانی دەردێننەوانە بۆ نەماندیتن ئەو کسە قەناس بەدەستانە بۆ نەماندیتن چۆن لە داعش نەدەترسان نەماندیتن چۆن داعیشیان ڕاونا بۆیە ئەمن ئیمانم بەوەیە مەگەر ئەمن لە هەموو تئۆریەکانم هەڵەبم دەنا ئەتۆ ناتوانانی ئەوانە دەکوولەکەی بنی ئەوانە تازە ڕوحیان ناچە دەکوولەکەیەوە ئەوانە تازە ئازادن خۆیان لە هەموو پیاوی چووکم تۆ بە ئازاتر دەزانن بۆ چۆنە تۆ دەتوانێت ئەحمەد شەرع پێم وابێ ئەوەندەیان فێر کردووە ئەوڵ ئەحمەد شەرع هەڵتۆقیوە ئەحمەد شەرق ئەوە نییەکە بۆ خۆی بێت و لە حەلەبەوە بێت و وڵات دابگرێ و سووریەکی ئاوازەیەشێکی گەورەی وەکو بەشاری بێنە ئەوە دیار بوو سناریۆ بوو سناریۆکەشی غەربە بەداغەوە هەرچی سناریۆی وڵاتانی ئیمپریالیست تەبعاً هەرچی سناریۆی گڵاو و پیس و شەیتانیە ئەلەو غەربەوە دێت ئەوەی بەرژەوەندی خوانە میلەتی خوان ئاسوودن میلەتی خوان دموکراسی میلەتی خوان مافی مرۆڤیان کەواتە ئەوە خەونە ئەوەی کە ئەحمەد شەرع دەڵێ دەبێ هەسە چەکدا بنێ و وەڵام لێرە خۆم دەکوژم بۆ چەکدا بنێ کاکە ئەو پاسەوانی میلەتێکە پاسەوانی ئومێدێکە پاسەوانی ئەم هەموو فیداکاریەیە جای کەوابێ هیچ ینی کەوابێ شەڕی داعیشمان لە خۆڕا کرد چۆن دەبێت ئەی ئەوانە کاکەوانە یا زیاتر 10,000 سزنی داعیشان پاراستۆ ئەستا ئەو 10,000 ئەگەر کاک مەزلوم بەڕەڵایان بکە چ دەکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاستی سا دەتەقێننەوە چونکە ئەوانە لە هەموو شتێکی بێبەرین لە هەموو شتێکی بەرین ینی لە مرۆڤایەتی داماڵە دیێن هەوەی خراپە دەیکرد بۆ بێم وابێ ئەمریکا ئەوەی دەزانێ بریتانیا ئەوەی دەزانێ بە تایبەت ئەگەر ئەو 10,000 زیندانێت جارێ لێرە بەن نابن یەکسەر ڕێگای ئەوروپا دەگرن ئەی تورکیا لە بەرا دەستیانەوەیە بۆی کە ئیمتیازێک وەکو جاران زۆر حیزانە زۆر ببوورە و کوشەیە بەکاردێنم زۆر حیز فرسەتانە وشەیەکی خۆش هەیە لە باشوو دەڵە حیز فرسەت ئەوانە زۆر حیز فرسەتانە دێنن ئەوانە پاڵیان پێوە دەنێن بۆ ئوروپایە بۆ ئاڵمانە بۆ ئەوانە وە لەوێ دەست دەکەن بە ترۆر دەست دەکەن بە خراپکاری و نە شەهادەیان هەیە نە دوکتورن نەیتن هەبە ڕۆژاوای کوردستان ئەمن ئەوەی دیومە هاتۆتە ئەو وڵاتانی سکاندیناوی و هاتۆتە ئوروپا و ئاڵمانیا کاکە کەم دوکتورە شادەی زۆر بەرزیان پێ بەڕاستی یعنی کۆمەڵگای سووری هەر لە کۆنەوە کۆمەلگای بەسانمەدە 12 برادرمان هەیە کاکە هەمووی دکتۆران کوردی سووریا هەر لە قەدیمەوە هەر لە قەوە مەساوی چۆک و مامۆستا عومەر شێخ مووس و ئەوانە هەموویان ئەوانە کاکە ینی پیاوی گەورە بوون لە جامعەیە چۆک و سوید جامعەی چۆک و ئەمریکایە کەواتە بەڕێز مەزلوم عەبدی دەڵێت ئێمە تەجروبەی یان ئەزمموی باشووری کوردستان بەڵاو دووبارە ناکەینەوە پەرلەمان و حکومەتمان ناوێت بەڵکو دەمانەوێت لە چوارچەوەی سووریا لە مرکزیەت ئێمە خۆمان ئیدارەی خۆمان بدەین ئەمە چۆن دەبینیت لە مرکزیەت بۆ کورد لە ڕۆژ ئاوە و لە سووریا قسێک بۆ دەست بکەین دیموکراسی کولتوری دیموکراسی یعنی ئاوە ئاسانی ئەتۆپتی دەبا غەڵتدا بڵێ عەلیجان تا بریتانیا بچە و دووسێ چیلۆم دیموکراسی وەبێنە دیموکراسی بەڕێی من کولتورە دەبێتە کولتور دەبێتە داخی مرۆڤەکان ئەو کولتورە دروست نابێ مەگەر لە منداڵی باخچەی مناڵانەوە فێریان هەنگاو بە هەنگاو دیموکراسی ئەوە نییە کە مەسەلەن ئەو ئەندام پارلەمانانەی من بە قەولی کابرا ئەو سمێڵ بابڕانەکە بۆ خۆشم سمێڵمە ئەوانە بچن مەسەنن لە هەر ئەوەندە لە کورسی پارلەمان دانیشتن ڕاڵابوون بە پارلەماندا والله ئەوە تا چەندانە ئەندام پارلەمانمان نارد کە ئێستا پەشیمانین هەمووی خۆی فرۆشت ینی ئەمە حقیقەتێکەکە ئەمە بە کولتور دەکرێت ئەمە بە فەرهەنگ دەکرێت دەبێت ئەو منداڵە لە منداڵیەوە لە منداڵ لە باخچەی مناڵە بڕوای بە مافی تۆ هەبێت بڕوای بە مافی منداڵ هەبێت بڕوای بە مافی ژن هەبێت ئەوجا بڕوای بەوەی هەبێت کە ئەمن قسان دەکەم ئەو جۆ بگرێت کە ئەو قسەی کرد ئەمن جۆ بگرم ئەمە حقیقەتێکە ئەو منداڵە وردە کە گەورە دەبێتە پیاو دەبێتە ژن دەبێتە ئەندام پارلەمان دەبێتە وەزیر ئەو حکوومەتە دەتوانی بڵێ تەندروستە بۆیە ئەم باوەڕم بەوەی نییە کە
دموکراسی لە خۆڕابێنی زۆر جاران خۆ وڵاتانی دنیا زۆر دەڵی دەنمونێت بۆ بێنمەوە کە بە دیکتاتۆریەتێکی ئەگە بینم لە قەولی برادێکمەوە دیکتاتۆرێکی عادڵ خۆ ڕەنگە زۆر تا پێشکەوتن تۆ پێشکەوتن چوو بێت بەستان تۆ ئانەکانە وڵاتانی ملوکولتەوایفی حربی عالمی یەکەم لە سەفتەوی و لە قاجار و لە عوسمانیدا تۆ بزانە هەر وڵاتەی بۆ خۆی تایفەیەک بوو هەر وڵاتی بۆ خۆی جێیشێک بوو هەر وڵاتی بۆ خۆی حکوومەتێک بوو وەنیە ئەمە وردە دەتوانێت دەست بکات بەوەی کە وە دیکتاتۆرەکان بڕیانەوە برد دیکتاتۆرەکان بۆ چونکە دیکتاتۆرەکان پیس بوون گڵاو بوون بەڵام یەک هەدەفیان نەبوو هەم ڕزاشا هەم ئاتاتورک هەم دیکتاتۆرەکانی دیکەی ناوچە یەک هەدەفیان هەبوو کە وڵاتەکان بگەێنە سەتحی فەرەنگستان فەرەنگستان بۆ یەکی و کوڕزاشای خەون بوو ئارەزوو بوو حتا ناسرەدین شا کە زۆر پێ ڕزاشای بوو هەیئەت و خۆی دەچوو بە سەفەری دوو مانگە و سێ مانگە بە کالیسکە و قیتار نەبوو سیارە نەبوو تارە نەبوو دەڕۆیشتن بە کاروان تا دەگەیشتنە مەسەن شارێک و پاریس لە پاریسی مەسەن چوار نمونایان دێناوە ئەوانە ئارەزویان نەبوو کە وڵاتەکەیان بگاتە و حەدەی بەڵام کاکە ئەوانەی من هیچ ئارەزوویەکیان نییە ئارەزوی فقط دزیان هەیە ئارەزویانەوەی کە فڵان کەس کاکێ من بۆین باغێکی کڕی ئەندام پارلەمانە بۆین باغێکی کڕیوە بە 3000 دلاری ئەمە دەچم بۆین باغێک دەکڕم بە 4000 یا چاکەت و پانتۆڵەکەی کاک عەلی بای 10000 دلاری ئەمە دەچم دەیکڕم بە 20000 باشە مامۆستا دیارە بەڕێزت دەزانی لە کورد لە ڕۆژئاوای کوردستانیان لە سووریای نوێ سووریای تازە بەتەنیا هەر ئەحمەد شەڕ و سیاسەتەکەی و حکومەتە ڕاگوزەرەکەی ئاستەنگ نییە بۆ کورد بەڵکو ئەمە دەوڵەتی داگیرکاری تورکیا ئەمە زیاتر لە 2 مانگە لە دوای نەمانی بەشار ئەساد ئیتر ڕۆژانە هێرش دەکاتە سەر بەنداوی تشری یاخود بەنداوی بەرخودان و هاکان فیدان لە لێدوانێکی ڕۆژنامەوەنیدا زۆر بەڕەشکاوی و بێ شەرمانە گوتی ئێمە لە سووریا 80000 چەکدارمان هەیە کە نزیک لە ئێمەن یان فەرمان لە ئێمە وەردەگرن تورکیا بۆچی دەوێت ئاستەنگ بخاتە ڕۆژئاوا و سووریا ئایندەی ئەم 80000 چەتەیەی سەر باردۆغان چی دەبێت لە سووریای نوێ پرسیارێکی زۆر معقولە کاک هێمنجا و پرسیارێکی کە بۆ من زۆر ئاسانە منێک کە ماهیەتی حکوومەتەکانی تورکیا لە 1970ەکانیشەوە 1925 کە حکوومەتی جمهوری تورکیا دروست بوو من تورکیا لە زمانی کابرایە شکو موساعەنتەرەوە ناسیوە وەکو ڕۆژنامەنووس و ئەم پێم وابێ بۆ هەموو کوردێک بۆ هەموو ڕۆشنبیرێک بۆ هەموو نوخبەیەکی ئەجنەبیش ئەوانەی کە علاقەیان بە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانەیە حەق وایە لە من پرسێ مەسەن ڕۆژنامە نووسێکی مەسەلەن دێلی نیوز یا واشنگتۆن پۆست یا هەر ڕۆژنامە گاردیەن بیان هەیە مەسەن متالعە بکەن لەسەر تورکیا یا لەسەر ڕابردووی تورکیا ئەم بەبێ یەک و دوو ڕێفرەنسی موساعەنتەریان دەدەبێت بڕۆ ئەوەی بخێنەوە لێ حاڵی لەوی کە ئەو گورگە بۆرانە چێن کەوابێت ئێمە تورکیا دەناستین بە زمانی زۆر کەسانەوە تەنانەت ڕۆمانەکەی کە تۆزێکیش خەیاڵەیە بەڵام ڕاستیشی تێدایە ڕۆمانەکەی داگیرکردنی تاریکی کاک بەختیار عەلی ئەمانە هەمووی بەڵگەی دیکەشمان زۆرە یا مەستان ئەوانەی فەرزەن ناوی چ بوو کوڕە ئەوەی کە فەقیرە مردیش لە چۆ بۆ تورکیا قەدیم ناوی فەرزەن بوو محەممەد ئوزون یا مەسەلە محمود باکسی ئەوانە کاکە زۆر چاکیان شی کردوێتەوە یان هەڵمازگۆنای هەڵمازگۆنای بە فیلمەکەی ئەو فیلمە بچووکەی ئەو فیلمە کورتەی ینی ئەمە کەوابێت ئێمە ئاستەنگمان لە پێش نییە بەوەی کە ڕاستی تورکیا تێبگەین ماهیەتی ڕاستیەکان تێبگەین ماهیەتەکەی تێبگەین و لە ترۆپچی خۆیدا دوای ئیسمەدینینۆ و دوای نازانم چێ و ئەلماس و چێ و خانمی چێ و ناوی چی بوو تورکدا هەمووی ئەوانە دوای هەمووی ئەوانە ئەتۆ ترۆپکی وانە لە باری خراپەوە بوو بە ئۆردۆغان ترۆپکی وانە حتا داود ئۆغڵو کە هات وەکو لیبراڵی نوێ ئایندەی ئەم 80000 چەتەیە چی دەبێت لە سووریا ئەو 800 چەتەیە وەڵا خۆیان دە دەریای سپی باوێن باشە نا ئەوە دەڕۆنەوە
دەڕۆنەوە دەگاڕێتەوە سەر ئەوەی کە حکوومەتی مەرکەزی لە سووریا ئەمریکا چۆنی ڕێگا بۆ کێشاوە هەم بڕوان بەوەی نییە ئەحمەد شەرع بۆ خۆی هات پێت و لە حەلەبەوە هات پێت و بەو هەموو ئیسلام و جیهاد و میهادەوە هات پێت و شامی گر پێت ناوە هەر کەسێکی فکری ئەوە بێ کە ئەحمەد شەرع بە جەولانی بۆ خۆی هات و ئەو لەشکر کێشەی کرد و کوڕوا بخۆ کوڕەکەی چەنگیزخان نییە کوڕەکەی ئەوە تاوە دەیبینی ئێستاکوونیەکە ناسک بۆتەوە نازدار بۆتەوە چاکەت و پانتۆیدا ئەمە نییە ئەمە بەبێ سیاسەتێکی گەورەی ئیستخباراتی مخابراتی ئینگلیس و ئەمریکا یەکێ لەم ڕێگرانە خانەوادە یان خێزانی بنەماڵی بارزانانیە کە هەمیشە دەیانەوێت ئاستەنگ بۆ خۆسەری ڕۆژئاوای کوردستان دروست بکەن ماڵی بارزانانی دەتوان ئەمڕۆڵە ببینن نابابە ماڵی بارزانانی زۆر بچووکتر لەو بەحسەی کە ئێستا من تۆ دەیکەن هێکجار بچووکترە یەک دانە نقطەی دوای تاریزەیە بەڕاستی دەڵێم ئەمە ئەوە نییە ئەوانە بەی شێوەیەک ماڵی بارزانانی لە هاو کێش ئەوڕۆ پێت دەڵم وعدت پێ دەدەم ئەوڕۆ ئۆردۆغان کۆدەتایەکی لەسەر بکرێت بکوژرێت یا مەسەن بمرێ لە خەستەخانە ماڵی بارزانانی دەپوچێنەوە ئەگەر ئەو دەپەی وەستن باردۆغانەوە ماڵە بارزان دقیقەن هەم لەباری شیرفانەوە هەم لەباری ئەزانیت چۆنە ئەمن لە ساڵی 92ەکەوە هەمومان ئاگاداری هەمومان ئەحزابی باشووریش ئاگادارن ئەگە درۆنەکەن کە لە ساڵی 92ەکەوە ئەوانە سەرمایە گوزاری دەکەن ئەو میلەتەی دەدۆشن جا لە برایم خەلیل ماوەیەکی جا لە ماوەیەک بە نەفتی قاچاق ئێستا بە لوود بە پوبۆری ئەو میلەتەی دەدۆشن ئێستا بە معاشەکەی دەزن بە هەمووی ئەوانە ئەو میلەتیان دۆشیوە و ئاودیویان کردو بۆ ئۆردۆغانی و سەرمایە گوزاریان کردو تو بڕۆ بۆ قەراق دەریای سپی ئانتالیا و ئەنالیا و مرسین و ئەوانە بڕۆ تا دەگەیە کنار و تا دەگەی ئەستەریە ئەزمیروانە تاکە سەرمایە گوزاری ماڵی بارزانی بە چاو دەبینی لەسەر حسابی خوێنی کورد تەبعان لەسەر حسابی ماڵا مستەفای ئەی لە چی پێ بوو ئەو دارەزەقەرێک زیاتری پێ بوو کاکە ئەشهد 47 میلیۆن دیناری کە دەکردە 150 میلیۆن دۆلار لە ساڵی ئاشبەتاڵەکەی لەگەڵ خۆی بردی بۆ کەرەجە ئەیتر ئەمن لەوێ ڕائاگام لێ نێت چیان لێ کردووە بەڵام ئەو کاتی گڕ وەک چۆران پێشمەرگەیەکی شۆڕشی نوێیەکەی یەکێتی نیشتیمانی دەگەڕات تفەنگێکی دەکڕی بە 1000 دیناری ئەو هەموو تفەنگە تەقاوە ئەو هەموو تفەنگە دەئاوێ هاویشرا ئەو هەموو تفەنگە تەسلیمی سەدامی کرایەوە ئەم بوو لە بیرتان نییە ئێمە لە بیرمانە گڕ پێشمەرگە بە سەرە دەڕۆی بۆ مەعسکەرێک کاکە هەمووی ئاوە بەگریانەوە بڕنۆکەیان دادنا کەڵشکۆفەکەیان لە کاتێکدا وەکو دکتۆر عەبدولمسەوەڕی ئامۆزایی مەسعود بارزانی دەڵێت کە ئێمە زۆر بەهێز بووەوە دەمانتوانی پەر بە ئێستا بۆ دەڵم 150 میلیۆن دۆلاری ساڵی 75 یعنی سەروەتێکی غایەت بوو کە خەڵکی وەکو شاه حوسێنی ئەوردن و ئەوانە پێیان پارە بوو کە مەسەلەن ئەمریکا یارمەتێکیان دەکا یعنی ئەمە پارە بوو پارە ینی ئەوە نەبوو ما بە نمونێک دڵم جێوێکی وێڵزی ئەمریکاییمان کڕی ئەو دەمێن وەکو عایلەیەک کاکە بە 20,000 تمەن بە 20,000 تمەن 20,000 تمەن هەر هیچ نەبوو هیچ ئەسان ئەو ڕۆکانە هەر سوالکرد بە قبول دووەری ناگرێت واتە بەم 150 میلیۆن دۆلاری کە دەدەست مەلا مستەفای باوکی مەسعود بوو دەکرا شۆڕشێکی مەزن بەرپا بکرێت ئەوە دکتۆر محمود ڕۆژانە کتێبەکەی دێتە دەرێ من ئاگادارم 4 جلد کتێبی نووسیوە خەریکە بێتە دەرێ خەریکە تەواوە لە حەڵەسنی شتی وادایە کاکە ئەتۆ پێم بڵێ 150 میلیۆن دۆلاری ساڵی 75 چاپخانەی گەورەی پێدادەنرا لەباری ڕۆشنگەریەوە چەکی قورسی پێدەکرا لە باری عسکەریەوە ئەو جارەکانە دێوی دیاتەکەی پێ ئاوادان دەکراوە لە ئاودەست و لە چی و لە مەکتەبەکان و لە هەموو ئەوانەوە پێدەکرا هیچ نەبێ شۆڕشی پێ ئیدارە دەکرا بۆ ماوەی 10 ساڵان بۆ ماوەی 5 ساڵان ئەی بابە دوایوی ئەمن بۆ خۆم شایدێکی زندوم شۆڕش لە قەندیلەوە چەخماغەیدا هەڵۆ سوورەکانی کۆمەڵەی مارکسی لێنینی کوردستان هاتن کاکە بە تفەنگەشکاو وەڵڵی بە چیتان باوەڕە پێشمەرگەم دیوە بە نەخێنی لە تفەنگێکی شکاوی ئێرانی کردو پێیان دەکوت M1 پێیان دەکوت نازام ژێسێ ئەبەوەی شۆڕشیان کرد
دەی دوو کەمین سێ کەمین تەچاوە دەستکەوت بەداخەوە نەیانتوانی ئیستیغلالی ئەو هەموو قارەمانەی تێ بکەن دوای ڕاپەڕین بۆ چونکە تووشی گەندەڵی بوون. ئەگەر یەکێتی نیشتیمانی دوای ڕاپەڕین تووشی گەندەڵی نەبووایە ئێستا لە جێگایەکی دیکە بوو، ئێستا لە جێگای بەڵام ئەمە دەڵێم ئەو خیانەتەی کە لە ساڵی 75 نەتەنیا بۆ خۆیان باشە بۆ خۆتان کردوتانە هەرچی دەکەم بیکەن ئاشپەتاڵتان کردومان دوو بوون ئەم هەموو چەکەتان بۆ برد ئەو هەموو پارەیەتان بۆ برد کاکە بەس پارەی فرۆشگاکان فرۆشگاکانی شۆڕش زیاتر لە 4-5 میلیۆن دلار بوو. باشە مامۆستا بگەڕێنەوە ناو بابەتەکە باسی گەندەڵیەکان و ئاشبەتاڵی مالی بارزان بکەین بە دەبەرنامەش کۆتایی نابێ هەموو جارش پێم دەکەنەوە. با بگەڕێنەوە سەر جەوهەری بەرنامەکەمان کەمتر لە 15 دقەمان ماوە. هاکان فیدان لە ماوەی ڕابردوو زوو سەردانی مستەشاریانە زوو سەردانی هەولێر و بەغدا دەکات و دەوێت عراق با بڵێن بخاتە ناو گەمەکەەوە بخاتە ناو شەڕی گەریلا بکات. هاکان چی دەست دەکەوێت لەم سەردانانەی بۆ عراق؟ من زارە خەبەرێکی خۆش کە بۆ خۆم قەناعەتم پێ هەیە ئەویش ئەوەیە کە ئەم دەوڵەتە شڕ و شەقەی ناڵام چێ هەڵی دەسوڕێنێ بەڵام دیارە خۆ ئەمریکا هەڵی دەسوڕێنێت. بەڵێ ئێستاش عێراق داگیرکراوی ئێرەم بکە ناتوانێت پەنجە بۆ ئاو بەرێ ببێ حتا ئەگە دوو ئەسکەریشی بمێنێت. هێژمۆنی ئەمریکا بەسەر حکوومەتەکان جا شیعە بێ سونە بێ مالێکی بێ نازانم هەر کەسێکی بێ سۆدانی بێت هێژمۆنی ئەمریکایە بەسرە لەگەڵ ئەوەی کە بۆ خۆیان چونکە شیعەن دەسەڵاتی شیعە هاتوۆتە بەغدایە ڕاستە هێژمۆنی ئێرانیشان بەسەردا هەیە بەڵام هێژمۆنی ئێرانێ دوای قاسم سولەیمانی شکا باشە شکاوە یعنی ئەو حرمەت و ئەو بەڵام هێشتا بنکە سەرەکیەکە شیعەیە بەڵێ کەواتە ئەم بنکە شیعەیە دەچێتە ژێرباری هاکان فیدانێکی یان ئەردۆغانێکی سونە بۆ شەڕی گەریلا بکات. چۆنە ئەردۆغان حولی خۆی دەدا هاکان فیدان بەغێرە قاسیدێکی سوچی ئەردۆغانی چی دیکەنێ بەداخەوە قاسیدە کووردە بەداخەوە حەسەن خێرێکی ئەو سەردەمەیە بەداخەوە بڵین چی کوردیش مریشکێ دی هێلکەش دەکا و ئەوی دیکەش دەکات. ئەمە دڵخۆشەکەم ئەوەیە کە فرەخەتە بغا نەبۆتە یەک دەست و ئەو جارەکانە فرە دەست هێژمۆنیشە هێژمۆنی ئینگلیسە لەولایە هێژمۆنی ئەمریکا لەولایە هێژمۆنی ئێران لەولایە و ئەمانە ناتوانن یەکگرت و سەقامگیر و خاوەن مرکزیەتێک بێت خاوەن مرکزیت نییە بۆیە ئەمن دڵم بەوەی خۆشەکە ئەوان ناتوانن ئۆردوغان حەول دەدا ئۆردوغان هەموو حولێکی دەدا لە تەریقی هاکان فیدانەوە هاکان فیدانیشی لە خۆڕان نەکردا ئەوە تۆزیر حقیقەتێکی ئۆردوغان دەزانێت کە فاکتەری گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراقا سووریایە ئێرانە هەمووی ئەو وڵات لوبنانە فاکتەری گرنگ فاکتەرێکی کە جێگای وەیە کە حسایی بۆ بکەیت کووردە هیچ ئەو لاولاتدانە کوردی عێراق فاکتەرە کوردی سووریا فاکتەرە کوردی تورکیا فاکتەرە جا بۆیە ئەم هاکان فیدانەی وەکو حەڵقە بەجۆیە وەکو بەکرێگیراوێک هێناوە بۆ ئەوەی کە ڕەنگە لە کوردەکە حاڵی بێ لە مەزلیسان ڕگە لەوەی کە چەندانە لۆبی کردبێ دەنێو سەرکردەکاندا کە کردوشێتی ئەوە تاوە دەبینین کاکە دەڵی ڕۆنیان لە قالب دەدەی کە کاتێک هاکان فیدان لیان وەژور دەکەوێت لە سەری ڕەش بۆیە ئەمە پێم وابێ کە ئەوانیان بە مەبەست داناوە بە مەبەستیان داناوە کە بتوانێت ئیستیغلالی ئەفکاری دەسەڵاتی کوردی ضعیفی سەری ڕەش بکە شەڕی تایبەتە بۆ لێدان لە کورد ئێمە هەر ناوشمان لێنەوە لە هاکان فیدان وەزیری شەڕی تایبەت نەنە حەقیقەت ئەوەیە کە ئەمە قاسیدێک زیاتر نییە ئەوڕۆ بزانێت کورد فاکتەر نیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاکان فیدان بەقەد کورد ڕقی لێ دەبێت تورک ئەوەی ناشارێتەوە تورکە ئاوای کرد دەستەکەی گوێیەکانی گورجیەوە دەرخست بە دەستەکەی ئیتر ئەوەی نازانێت شۆخێ نازانێت ئەمە واتە کوردێکی خائین لە لای تورکێکی ڕەگەز پەرست بەهای نییە بە دڵنیایی بەهای دەڵی بۆ تورک زۆر حسابی سادە دەکات دەڵێت ئەوە وەفای بۆ دایکی خۆی نییە کە دایکی نیشتیبانە
وەفای بۆ هاوڕەگەزی خۆی نییە چۆن وەفای بۆ من دەبێت سپێنیشێکی دیکە تۆزێک زیاتر پشی پێ بک پارەی داتێ هاکانفیدان بۆ لایوی دەفرێ دا بۆیە جەماعەتێکیشان وڵا ئەستمیلە بوون جەماعەتێکیشان کاکە گیرۆ دەبوونەوە هیچ تێیدانە ئەتۆ ئەم گیرۆ دەبوونی دەسەڵاتی داگیر کرد وەکو گیرۆ دەبوونە بە مەوادی مخدر کە تۆ بەوادێکی مخدرت کێشا گیرۆدە دەبی ئەوانە گیرۆ دەبوون بۆیە ئەم پێم وابێ هاکانفیدان بۆ تایبەت بۆ کوردان درراوە تایبەت چونکە هاکانفیدان وەدەم لاگام دەبێ عەرەبێکی وان نازانێت تورکێکی دەزانێت ئینگلیسیەکەشی زۆر بە قووەت نییە دەمێنێتەوە کورد دەمێنێتەوە کورد کە لە ڕگو کوردەکە چێە ماڵی بارزانیە بارزانی زیاتر نەبێ کام دەست ئەشر بلا یەک دوو دانە حزبی ئیسلامیش دەستن فەخر و شانازی پێوە دەکەن زۆرم پێ ناخۆشە چونکە ئەمن بەش بە حاڵی خۆم حرمەتێکی زۆرم بەو ئیسلامی هەیە کە پەنا بۆ چەک نابە باسی ئەو سەرۆک حیزبە ئیسلامیانەت کرد لە دوای چوونی ئەم سەرۆک حیزبە ئیسلامیانەوە لە دوای شاسوار و کۆمەڵ کوڕەکانی مەسعود بارزانی هێرشەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیا بۆ سەر باشوور و ڕۆژئاوای کوردستان زیێدەتر بوو ئەمە بۆچی؟ ئەی دەزانێت کە ئەیجنتی زۆرە ئەی کە تۆ دەچی گڕگرگر بە دوای یەکدا سەرت بەستەوە کەپسی خزمەتی ئەویش قسە خزمەتی هاکانفیدانی دەچی بۆ خزمەتی تۆ بە مامۆستایەکی لێرە قەدر و حرمەتێکت هەیە ئەوەی چێ سەرۆکی یەگرتو مەسەنیا ئەوی دیکە یا ئەی کۆمەڵ کاکە ئێوە چەند ساڵە دەنێو ئێمەدا دەژین ئیسلامی و چەند ساڵە لەگەڵ ئێمە دەژین ئێمە حرمەتێکمان بۆ هەرچەند بە تۆریست گیران ئەندامتان گیرا بە تۆریست هاتینە سەر جادە دیفاعمان لێکردن مام جەلال چوو خوایشی بۆ کردن لە زیندان بوون بەڵام ئێمە دیستان چونکە ئێوە کتوتانە ئێمە دوورین لە چەک و لە پێشمەرگە و لە ئەوانە هەر حرمەتێکتان هەبووە ئێوەشتا حرمەتەکەی دەشکێن با پێتا بڵم هاتو چۆی ئێوە با من ڕووک و ڕاست پێیان بڵم دەزدانم لەگەڵ چێمە ئاوا بکەن پەنا برن بۆ تورکە بۆرەی حرمەتتان لە ناو کورد نامێنێت لە ناو دایکی کورد نامێنێ لە ناو پیاوی کورد نامێنێت لە پیرە پیاوەکاندا نامێنێ لە کوڕەگەنجەکاندا نامێنێت ئەگە دەتانەوێ انتخاباتی داهاتوو ئەو یەک کورسێژ نهێنن ئەو دوو کورسێژ نهێنن بڕۆن هەموو ڕۆژە بستنە ئەنقارە هەموو ڕۆژە بستنە ئەنقارە کاکە کارێکی زۆر زۆر خراپ دەکەن یعنی بەتەوانم بڵم بێوەفایی دەکەن مامۆستا ئەمڕۆ ئەحمەد شەرع لە تورکیایە دوای ئەوەی کە لە سعودیا هیچی دەست نەکەوت ئەمڕۆ لای ئەردۆغانە لەوێ چی دەست دەکەوێت ئەحمەد شەرع و دوای ئەحمەد شەرع ناچێ بۆ شتێکی دەستکەوێت ئەحمەد شەرع ڕۆڵەی پەروەردەی ناخەلەفە دەبێتە بیژوو هی خۆیانە ینی پیاوی ئەردۆغانە کوڕ منداڵێکی ناخەلەفە بە بیژۆتی لە دایک بووە ئەمە چی دەوێت لەوێ دوای گەڕانەوەی شەرع لە تورکیا ئایندەی کورد چی دەبێت پێدوان نییە هێرشی چەتەکان زیاتر بێت ئەزین چۆنە من بۆ هەموو شتێک بۆ ئایندەی کورد چاو لە بریارەکانی وان ناکەم بۆ جۆش لە ئەخباری وان ناگرم ئەمن ئیرادەی مەزلوم کۆبانی ئیرادەی دەستگاکانی خۆستەری لە ڕۆژاوای کوردستان بۆ من مەرجعە ئەمن هیوادارم ئەوان هەر سوور بن لەسەر داواکانی خوان هیوادارم ئەوان لا نەدەن لە مەسەلەی سکولاریزم ئەوە هیوادارم ئەوان نەستنە ژێرباڵی ئەوەی کە حکوومەتێکی ئەفغانی لە دمشق دروست بێت دمشق حکوومەتی ئەفغانی هەڵناگرێت ئەم پێم وابێ مەزلوم عەبدی ئیلهام ئەحمەد ئەوانە باشەوەی ساڵە موسلیم هەمووی ئەوانە باش دەزانن کە کوردی سووریای ڕەسەنن باشە مامۆستا خەڵکی کۆبانیانەوە باشە مامۆستا لە چەند ڕۆژی ڕابردوو دیدارێک کرا لە شاری سلێمانی لە باشووری کوردستان لەوێ بووم بەڕێزیشتان لەوێ بوون ینی باشووری کوردستان تا چەند گرینگە بۆ ڕۆژئاوای کوردستان لە ڕۆی یارمەتی مادی و معنەوی وڵا هیچ با پێ دڵم بۆچی وڵی کاکە زین چۆنە ڕۆشنبیری کوردی باشوور لە ماوەی ئەم 30 ساڵەیدا ڕۆژنامە نووس و ئەوانە نیشانیان داوە کە ناتوانن ئەو هێژمۆنیە بن کە دەیە ببن ناتوانن کە ئەو فاکتەرە بن کە دەیە ببن کوردی ڕۆژهەڵات کوردی باشوور ببوورە کوردی باشوور بەڕاستی ئەم وەزن و قیمەتەی خۆی لەدەستداوە بڵە بۆ لەبەر ئەوەی کە مامۆستا پێدوان نییە ئەوڕۆ لەگەڵ تۆیە لەگەڵ منە لەسەر ئاسی دەسەڵات وایە بەڵام ئەوان دڵم باسی دەسەڵات ناکەم بەڵام لە ڕووی جەماوەریەکەوە لە ڕووی بابڵند خەڵکی سادە ینی باشووری کوردستان هەموو دڵیل لێ دەدا بۆ ڕۆژئاوا هیچ شک و گومانت لەوەی نەبێت خەڵکی باشووری کوردستان خەڵکێکی قارەمانە خەڵکێکی فیداکارە ئەنفالی دیت
تیما بارانی دیت بێ معاشی دیت بێنەوتی دیت فەقیری دیت هەژاری دیت ئەم لەنەوەدەکان هاتوومە ئەو سلەیمانەی وەڵڵاوە بیللاوە تەڵای خەڵک لەسەر ئەوەی لەسەر یەک دانە وایری کە کارەبای دێنێ لەسەر ئەوەی 4-5 منداڵی بەخێو دەکرد ئەمن هیچ گلەیم لەوان نیە بەڵام کاکێ من وەرن با بیکەینە دوو کەلیمەی حسابی ئەرە دنیا دیوە وڵاتە دیوە بەبێ ڕۆشنبیر بەبێ نوخبەی باش بەبێ نوخبەی ئاگا چوو بێتە پێشێت ئەرە تۆ ڕانەمەڕێکە دیوە بەبێ شوانێک چوو بێت باشە مامۆستا لە هەموو دنیا ینی گرتەمەشا بکەین مەسەلەن کورد ڕۆشنبیری نییە شۆڕشی پیشە سازی مەسەلەن ئەمە لە سین مەسەلەن شۆڕشی ڕۆشنبیری هەمیشە نوخبەی ڕۆشنبیریان توێژی ڕۆشنبیری ڕۆلی گرنگیان نەبووە ئەوە کردویانە لە بنیادنانەوەی وڵات لە شۆڕش بۆچی میلەتی جودویان کەوتووە کاکە ئەمنەوە ئەوە تاوە چەند ڕۆژە ئەوە لەو مانگرتنی مانگرتۆکان نیە لە خێمەی مانگرتووان کاکە بڕوان پێ بکە ئەگە بەقەت پەنجەکان ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسکە کورە کاکە زۆر سەیرە ئەو بیلەتە وایان تێرکردوون لە ساڵی 92 کاکە خوددا و پێغەمبەریان عانەیە خوددا و پێغەمبەریان کاکە هەموو شتێکیان بۆتە ئانە و فۆتۆمۆدێل بۆتە دۆلار ئەمن دەڵێم ئەم ڕۆشنبیرە نابێ مستەفید بێت دەبێ ئەوەندە بێمنەت بێ لە تاڵەبانی لە بارزانی لە هەمووی لە سەدامی لە سوودانی کە نەکردرێ بە ئاسانی بەڵام کاکە دەڕوا بۆ خۆی دەبێتە مستەشار ژنەکەشی دەکاتە مستەشار کوڕە دیات دەبێت کاتە ئەندام پارلەمان کاکە تۆ پیاوێکی ئاوا خوێندەوار خۆت بە ڕۆشنبیر زانی چت بەر مستەشاری داوە کاکە من ئەگە بووم بە مستەشاری تۆ دەبێ بە قسەی تۆ بکەم ئەوە هیچ ئەو لاولای تدانێ ئەگە بووم بە مستەشاری تۆ ئەگە بوو بە مەعاشخۆری تۆ ئەمن ناتوانم لەل بکەم لە ئاستۆدا دەستەمۆ دەبێت بەداخەوە مامۆستا گەر بگەڕێنەوە بۆ دیدارەکانی کەمتر لە 5 دقەمان ماوە دەمەوێت لەسەر دیدارەکەی ڕێبەرەوە جەلان بۆستین دوو دیداری ڕێبەرەوە جەلانمان بینی لە ئیمڕاڵی لەگەڵ شاندی دەمپارتی و حتمما بەڕێزیشت مطابقی ئەم دیدارانەی و پەیامەکانی ڕێبەرەوە جەلانی چی هەیە بە تایبەتی ڕێبەرەوە جەلان ئەم جارە باز لە چارەسەرکردنی 4 پارچەی کوردستان دەکات ئەمە یەکەم جارە سەرکردەیەکی کورد باز لە چارەسەری 4 پارچەکە بکات هەمیشە سەرکردەکانی حیزبەکانی پارتەکانی تر دەڵێن ئەمە جیاوازین لەگە فلان و ئەمە باشوور جیاوازە لەگەڵ باکوور ئەمە باشوور جیاوازە لەگەڵ ڕۆژهەڵات ئیتر بەڵام ئەمە یەکەم جارە لە ڕێبەرێکی کورد ئەمە دەبیستین چۆن ئەمە پێم خۆش بوو زۆر جوم لێ بوو بەڕاستی قسەیەکە کراوە جارێ ئێستا کوونێ بناغی بۆ دانەدراوە ئێستا کوونێ تیفتیفە نەدراوە ئێستا کوونە سەنگ و شور نەکراوە ئێستا کوونی ئانالایز نەکراوە ئێستا کوونی تەفسیراتی بۆ نەکراوە منستا لە دەرێ لە لای ئێوە ئەو برادێکە بەرپرسێرە کوتی کاکە دەمانێ بەحسی لەسەر بکەین بەحسی جددی ئەوە زۆر باشە ینی وردە پێویستە بوەستین لەسەر بوەستین چۆنەوە یەکەم جارە وەکو بۆ خۆت فەرمووت یەکەم جارە سەرکرد زۆر جار لە مزایدە کتویانە کوردی ئێران برای من و کوردی ئێران وا بەڵام وانە ئەم تشە بووە ئەمە حقیقەتێکە چونکە ئەم برادرانەی باکوور بە خودی عەبدوڵڵا ئۆجەلانیشەوە شت بە فشە ناکەن کورد دەڵێ قسە و کرداریان یەکە بە مزایدە ناکەن کورد وا دەڵە مەسەوە کەم هیوادارم لەسەر خەتە هەر بڕۆن بە تایبەت هەواڵانی قەندیل لەسەر خەتە بڕۆن لەو پەیامە بڕۆن ئێمەش دە خزمەتیان داین ئێمە چمان دەوێت ئەو مستێکی قایم بوو بۆ هەموو ئەو ڕۆشنبیر و نوخبەی باشوور و ڕۆژهەڵات بە تایبەت کە دەڵێن پەکەکە کوردایەتی ناکە کورە بابە کێ پێش پەکەکە مێت تیوی دامەزرێت کێ متیوی بوو کەناڵی ئاسمانی کوردی بوو بە ڕێنەسانسێک وەڵڵاوە بیرمە ئەوکو ئێستا کاگەمیری حەسەنپور هەزار بار ڕۆحی شاد بێ لەو تەلەڤیزۆنەی کوتی ئەوە یەکەم جارە کە کورد لەسەر عەرز نەیتوانی هێژمۆنی خۆی پسەپێنێت ئەوە لە ئاسمان لە مانجیلە ئەوە خەریکە دەسەڵاتی خۆی دەسەپێنێت ئەمە قسەی زۆر گەورە و خۆش بوو ئەمە پێی هەڵپەڕین و بەڕاستی ئەمە دوای ساڵینەوە دەکان کە مێتیوی هات کاکە سورمانجی بوو بە باو کوردی کرمانز لە کوردی سۆران کوڕ بە حەقی قورئان باسی هەندیستان سۆندم خوارد وەڵڵی کوردی سمن لە کوردی مەهاباد تێنە دەگەیشت کوردی کرماشان لە کوردی سلەیمانی تێنە دەگەیشت بەڵام ئەتۆ وەربزانە
چۆن سوورمانجی بۆ تەباو چۆن ئەمە هیچ مشکلەمانە دەچین بۆ باشوور دەچین بۆ باکوور دەچین بۆ کۆنگەرەی لۆزان مەسەلەن هەموو لە سایه شۆڕشی گەری کاکە فەرهەنگ وایە تەلەڤیزیۆن یەکێک لە شۆڕشە گەورەکان بوو کە لە ساڵانی 60ەوە هاتە ناو ئێمە ناو کۆمەلگای کوردی و بەڕاستی شۆڕشێکی خوڵقاند و تەنانەت من لە زۆر ماڵان دەبزانی کە تەلەڤیزیۆن مەرجەعە کەلیمەیە گوشەیەک لە تەلەڤیزیۆندا دەدرێت منداڕەکە وەکو مەرجەع چاوی لێ دەکرد بۆیە ئەم کارێکە ئەمن لە بیرمە لە ئوروپایە لە سوید لە بریتانیا خەڵک دەچوو پارەی قەرز دەکرد 4,000 5,000 دۆلار و ئەوەی دەدا بە جیازێک ئەو دەموا بوو وەکو ئێستانی جیازێک بە 200 دلارێ ئەمە چی کردی و من خۆشحاڵم ئەم بەڵام تۆ کە خەونی گولەی بەمنەوە دەبینی هیچم بۆ حساب ناکەی کاکێ منجان ئەوانەش هەرچی ئەوە دەیکات چون کاپێ ئەزای چ چێشەکە لە شوێ وەرم بە لەسەر ئەو عەرزەی با بیکەنێ ئەوەیە ئەنالازی کەین وەستافی کەین کاکە ئەوان دەزانن هێژمۆنی پێکەکە هێژمۆنی وان دەڕوخێنێت هەم حیزبەکانی ڕۆژهەڵات هەم حیزبەکانی باشوور بارزانی دەزانێت ئەگە شتێک لە ژێر دەسەڵاتی خۆیدا نەبێت ئەوان نەیکەن دەیڕوخێنن دا چاو دەقوچێنن چاو دەنووقێنن هەرچی دەوێ با ببێت مادام بۆ خۆم نایکەم دەبێ بیڕوخێنم دوژمنایەتی ماڵی بارزانی دوژمنایەتی ئەحزابی کوردی ئێران بەشێشان لەگەڵ ماڵی لەگەڵ پەکەکەی چێ لەگەڵ قەندیلی چێ قەندیل دە شۆڕشدایەوە 46 ساڵ 45 ساڵە ئەی چتان دەوێ لێ ئەی کاکە خۆششۆڕشی شارەکان بۆ ئێوە زۆرتان ئاسانتان کردووە لە سنە و سابلاغ و کرماشان نەتان کردووە خودی باشووریش هەتا ڕاپەڕین نەبووە ڕاپەڕینش چی بووە کەرێتی ئەمریکایە بچوو لە کوێیتیدا ئەوە بوو بە ئەو داگیرکردنی ئەمریکا لە کوێیتووە دواتریش هێزی سەدامیان ئاوە زۆنیان بۆ داناو کە لە پچیان کردو ئەی کوردی بەکاری هێنا دەستیان خۆش بێ کوردی بەکاری هێناو ئەو شۆڕشەی لێ ساز بووە ئەو هەریەمەی لێ ساز بووە کە لەو دەمێەوە ئەوە پیاوەتی خۆمان نەبووە ڕاستە ئێمە ئەنفالمان کردی ئەمە دەستکەوتی خوێنی شەهیدانە ینی ئەمە دەستکەوتە بەڵام کاکەجان ئەو مۆقعیەتە چێ دروستی ئەو مۆقعیەتە بەهێزی فەرماندە و بەهێزی سەرکردەی بلیمەتدا دروست نەبووە بەداخەوە ئەوە نەبووە زۆر باشە لەسەر جادەی و ئەو مۆقعیەتە وڵاتانی تەحالف دروستیان کرد ئێمەش بەکارمانهێنا دەستمان خۆش باشە مامۆستاجان دەستی ئەوەش خۆش بێ و دەستی هەموو کوردێکی خاوەن ڕوومەت خۆش بێ سوپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا عەلی کەریمی نووسەر و سیاسەتمەدار دەست خۆش ماندوومان کردی سپاس بۆ ئێوەی ئەزیز کە تاوەکو ئێستاکە بە دیار ئێمەوە دانیش بوون مەڵتان ئاوە و هەر بمێنن